سەڵاتان لەبێت دیارە ئەمڕۆ لە هۆڵی بەڕێوەبەرەتی هاتوچۆی سۆران بە سەرپەرشتیاری ئیدارەی سەربەخۆی بەرژی بەڕێوەبەراتی مۆڵەتی نێودەوڵەتی دەکرێتەوە بۆ مەبەستا هاوڵاتیان لێرە کۆبنێتەوە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی ئەنجام دەدرێت وەک دەبینن سەرپەرشتیاری ئیدارەی سەربەخۆی سۆرانش لێرە ئامادەیە بە مەبەستنیکردنەوەی بەڕێوەبەراتی نێودەوڵەتی یاخود بەشی مۆڵەتی نێودەوڵەتی کە ئەمڕۆ لە بینایەی هاتوچۆی سۆران دەکرێتەوە. بەڵێ لەم کۆنگرە ڕۆژنامەوانیەدا یاخود لەم ئەمڕۆ بە ئامادەبوونی بەڕێز هەڵگورد شێخ نەجیب سەرپەرشتیاری ئیدارەی سەربەخۆی سۆران لێرە بەشی بەڕێوەبەراتی مۆڵەتی نێودەوڵەتی لە هۆڵی بەڕێوەبەراتی هاتوچۆی سۆران دەکرێتەوە و ڕاگەنکاران لێرە خەریکە ڕووماڵکردنی کردنەوەی ئەم ڕۆژە. بەڵێ ئەم بەشەش بەشێکی گرنگە لێرە کە ئەمڕۆ دەکرێتەوە بەشی مۆڵەتی نێودەوڵەتی کێکێکە لەو بەشە گرنگانە کە تا ئێستا لە سۆران ئەو بەڕێوەبەراتیە نەبووە بەشی بەڕێوەبەراتی مۆڵەتی نێودەوڵەتی ئەمڕۆ لە بەڕێوەبەراتی هاتوچۆی سۆران ئەم بەشەش کرایەوە. بەڵێوە دیارە وەک دەبینن کارمەندانی هاتوچۆش خەریکی ڕێکارەکان و خەریکی کاری خۆیەتی لەمڕۆوە لە سنووری ئیدارەی سۆرانیش دەکرێت مۆڵەتی نێودەوڵەتی بەدەستبێنی بەڵێوە دیارە بەشێکی زۆر هاوڵاتیان لێرن هەریەکە و خەریکی ڕایکردنی کارەکانی خۆیەتی بە مەبەستی لەمڕۆ دەتوانن بە مەبەستی دەرهێنانی مۆڵەتی نێودەوڵەتی سەردانی بەڕێوەبەراتی هاتوچۆی سۆران بکەن بۆەوەی بتوانن مۆڵەتی نێودەوڵەتیش لێرە بەدەست بێنن. دیارە هاوڵاتیان دڵخۆشن بەوەی کام بەشە لێرە دەکرێتەوە چونکە مۆڵەتی ببورن مۆڵەتی نێودەوڵەتی شێکێکە لەو مۆڵەتانەی کە زۆر گرنگە لە سنووری ئیدارەی سۆران هاوڵاتیان گەشتی دەرەوە ئەکەن بۆ مەبەستە دەتوان مۆڵەتی خۆیان پێبێت و بە ئاسایی گەشتەکانیان ئەنجام بدەن. بەڵێ ئەمەش سەرپەرشتیاری ئیدارەی سەربەخۆی سۆرانەکە قسە لەگەڵ هاوڵاتیانە کات دەیەوێت بزانی هەستی ئەوان چۆنە و تا چەند ئەم بەشە بە گرنگ دەزانن و کاریگەری لەسەر ژیانی هاوڵاتیان و لە سەرگەشتەکانیان چی ئەبێت. بەڵێ ئەوەی دەبینن گفتوگۆی سەرپەرشتیاری ئیدارەی سەربەخۆی سۆرانە بەڕێز هەڵگورد شێخ نەجیب کە لەگەڵ هاوڵاتیان گفتوگۆ ئەکات لەبارەی کارەکان و چۆنیەتی کارەکانیان و گرنگی کردنەوەی مۆڵەتی نێودەوڵەتی لە سنووری ئیدارەی سۆران و تا چەند با گرنگی دەزان و چۆن دەیبینن. بێگومان هاوڵاتیان دڵخۆشن بەکردنەوەی ئەم بەشە لە سنووری ئیدارەی سۆران چونکە کردنەوەی ئەم بەشەوە بەڕێوەبەراتە لە سنووری ئیدارەی سۆران بەشێکی گرنگە و کاریگەریەکی باشی دەبێت لەسەر ژیانی هاوڵاتیانیش.
بەڵێ بینێران دوایەوەی کە سنووری ئیدارەی سۆران بووە ئیدارەیەکی سەربەخۆ بەشێکی زۆری بەڕێوەبەراتیەکان لێرەکرانەوە ئەم ڕۆژ بەڕێوەبەراتی کردنەوەی مۆڵەتی نێودەوڵەتی لە سنووری ئیدارەی سۆران کراوە بە سەرپەرشتیاری ئیدارەی سەربەخۆی سۆران بەڕێز هەڵکوت شێخ نەجیب وا دیار بوو کە دیتان گفتگوی دەکرد لەگەڵ هاوڵاتیان و ئایا تا چەند بە گرنگی دەزانن ئەم بەڕێوەبەراتیە لێرەکرایەوە چ کاریگەریەکی دەبێت لەسەر هاوڵاتیان و کار ئاسانی بۆیان.